وەزعی مامۆستایانی ئاینی تەواو تێک چووە و جامی غەزەبی خۆی بەسەر مامۆستایانی ئایندا دەڕێژێ و ئیستیغلالکردنی ئەو پۆستە بۆ ئەوەی کە بتوانی بە میزاجێکی شەخسی خۆت کار بکەی. بۆ خۆتان دەزانن هەموو خەڵکی کوردستان و ئێمەش لە پەرلەمانی عێراق ئەوەمان بە تەفسیل باس کردەوە هەموو بەرپرسانی عێراقمان لێ ئاگادار کردوتەوە لەو سوکایەتی و ئیهانەکردنەی کە بە مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر دەکرێت و بەیاننامەیەکی دووری درێژیشمان لە ناو پەرلەمانی عێراق لەسەر شەهیدکردنی دکتۆر هوشیار خوێندەوە و ئاماژەمان بۆی کرد کە مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر فشار و زەختیان زۆر لەسەر دروست دەکرێت بە مەبەستی ئەوەی کە کاری تونڕەوانە بکەن وان لێ دەکەن ئیجباریان بکەن کە ڕەدەلفعلی توندیان هەبێت تا زیاتر بتوانن بە تۆمەتی ئیرهاب و داعش بوون و ئەو کەلیمانەی کە خۆیان دائیمەن وەکو تۆمەتی حازر بەدەست دەیبەخشنەوە دەیانەویست لەو بابەتەوە ئیش بکەن بەڵام الحەمدوللا ئێمە سەبرمان کرد دەنا مامۆستای ئاینی چەرخی لە ڕیش بدرێ لە ناو مزگەوتدا ئەو پەڕی سوکایەتیە کە شتیوان نەبووە لە هەموو دنیا. دووەمینیان خۆتان دەزانێت لە ناو ماڵی خۆی مامۆستا دەستڕێژی گولەی لێکراوە مامۆستای ئاینیان دوور خستەوە مامۆستای ئاینیان شەهید کرد یعنی لەوەتەی عێراق هەیە لە وەزارەتی ئەوقاف هەیە سوکایەتی و فشار و ئەزێت و هەراسانکردنی مامۆستایانی ئاینی بەو شێوە خۆ نەدیوە بۆیە ئەوە جێگای تووڕەیی جەماوەری خەڵکی کوردستانە بۆ نیە خەڵک قسە ناکە خەڵک ناوێرە قسەی بکە ئەو مامۆستای ئاینیانەی ئێستا دوورخراونەوە ژمارەیان گەیشتۆتە 50 مامۆستای ئاینی بەڵام ئەوەی جێگای سەرنجە وایان لێ دەکەن ئەگەر بێت تۆ لێدوان بۆ یەک کەناڵی ڕاگەاندن بدەیت جارێکی کە هەر فەسڵ دەکرێت بۆیە ئەوانن ئامادەنین لێدوانیش بدەن بەڵام ئێمە لێدوان دەدەین بانگ دەکەین هاوار دەکەین دەڵێن بەڵێ مامۆستایانی ئاین لێرە هەتا دەگاتە دەوچەندی مامۆستایانی دوورخراوەتەوە و زوڵمێکی زۆریان لێ دەکرێت بەبێەوە هیچ هەنجەتێکیش هەبێت بۆ نمونە لە مزگەوتەکەی ئێرە کە ئێمە مەسەرەن دوورخراوینەوە بەڵام خۆ دوو مامۆستایکە هەیە لە نەپڕێکا تۆ کەسێک دەنێری کە پێشتر لە دووسێ شوێنی کە دەرکراوە خەڵک پێی ڕازی نەبووە دەینێری ئێرە تەنها بۆی نوێژ خوێنان لە مزگەوت دوورکەونەوە کە 1001 تۆمەتی لە ئەوقافیش مەسەر لەسەر بێ یعنی ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی وەزارەتی ئەوقاف میهەنی کارناکە و بێلایانی کارناکە. پێشووتر ئاماژەتان بۆ کرد ئەو مامۆستایانە کە لە جێگای ئێوەدا درێن یاخۆ دیاری دەکرێن ئەو مامۆستایانە جێگای اعتبار نییە لەن هاوڵاتیان و هەروە ئەو مامۆستایانە نزیکن لە حیزبەکەی وەزیر ئەمە ڕاستە ئەو قسەیە؟ بەتەکید وەزارەتی ئەوقاف بۆ خۆی مەسەرەن لەسەر ئەو مامۆستایانە تێبینی هەیە کە مزگەوتیان ئیستیغلال کردووە بۆ ئەوەی کە بە ناوی هەژاران پارەی خڕکەنەوە لە پاشان بۆ خۆی بۆ خۆیان ئەو پارەیان سەرف کرد بێ بەڵام لەبەر ئەوەی لە حیزبەکەی وەزیر نێزیکن و بەپێی قسەی وەزیر هەڵدەستنیشن و ئیستارە حوستەحید دەکەن ئەوە خاڵ یەکەم و دانێرە مزگەوتەکان بەڕاستیتان پێ بڵێم خەڵکی هەولێر و بە تایبەتی ئەوانەی کە ئێستا مامۆستانی دوورخراونەوە مزگەوتەکانی خەڵکەکان بێزارە و بێتاقەتە هەر ئەوە وای کردووە کە دەبین مەسەر مزگەوتەکان وردە دانەوێت چۆڵ بوو خاڵی بن و بس خەڵکەکە ڕووکاتە ئەو شوێنانی کە مەسەرەن بۆ کاتەکانی ئێوە لە پەرلەمانی عێراق بە تایبەتی لێژنەی ئەوقاف بڕیارتان داوە سەردانی وەزیری ئەوقافی هەرێمی کوردستان بکەن بۆچی سەردانی ئەکەن و چی لەگەڵ بازەکەن؟ ئێمە لە پەرلەمانی عێراق دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان ناتوانێت کە متابعی کار و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان بکە بەشێک لە ئۆرکانە و راپۆرت بەرزکردنەوەی کاری مامۆتەکان و هەرێمی کوردستان دەکەوێتە سەر پەرلەمانی عێراق بۆ ئەم مەبەستە ئێمە وەختی خۆی هەستاین کە ئەو بابەتانەی ئەو فشارانەی کە لەسەر مامۆستای ئاینی دروست دەبێ هەمومان کردوتە راپۆرت و حکوومەتمان لێ ئاگادار کردوتەوە بەڵام خۆتان دەزان بینی هەرێم و بەغدا ئەوڕۆ ناتوانێت سەیطەڕی لەسەر بکە بۆ ئەم مەبەستە هەستاوین ئێمە لیژنەیەکمان تەشکیل کردووە لیژنەیەکی باڵا سەردانی زۆربەی کەسایەتیە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەین و زانایانی ئاینی بکەین و یەکێتی زانایان بکەین و بە وەزیری ئەوقافیشەوە بۆی لە نزیکەوە ئاگادار بین ئایا هۆکار و مەبەست لەو شەڕە چییە مەبەست لەو ئەزێددان و فشار خستنە سەر و ینی دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی بەو شێوەیە چۆن دەبێت لە کاتێکە ئێمە لە پەرلەمانی عێراق هەستاین بە پرۆژەیەکی تۆکمەی بەهێزمان ئامادە کردووە بۆ چۆنیەتی پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی ئیرهاب و تونڕەوی چونکە زۆر جار هەیە ئەگەر تۆ بە شێوەیەکی تەندروست و زانستی و میهەنی ڕوبەڕووی ئیرهاب نەبیەوە دیسان لەو
بارەدا ئیرهابێکی دیکە دروست دەبێ و ڕەدڵفعلی دروست دەبێت لە هەولێرەوە وەلیسەلیم پیام ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ خۆت و سپاس بۆ میوانەکەشت.